خۆشەویستان بەردەوام دەبین دەچینە لای تەوەر و پرس و باس و بابەتێکی تر دەچینە کەرکووکی خۆشەویست لەوێ میوانێکمانێ باز لە چاودێری کۆمەڵایەتی دەکەین گرنگیەکەی ڕۆڵی لە کەمبوونەوەی دۆخێژاری خێزانەکاندا شمولی کێ دەکا ئەمە چەندە گرنگە بەو ڕێژە و ڕادەی کە لە پارێزگەکانی دیکە عێراقی لە هەرێمی کوردستانیشدا هەبێ گفتوگۆکەین لەگەڵ میوانەکەمان خاتو شادی ئەحمەد کەمال بەڕێبەری بەشی ژنانی چاودێری کۆمەڵایەتی خاتو شادیە سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان پێمان بڵێ چاودێری کۆمەڵایەتی ئەوەی کە هەیە لە کەرکووک چۆن دەکرێت بۆ کێ دەکرێت شمولی کێ دەکا بەڵێ پێشێکی سوپاسانەکەم بەم دەفەتەتان بە منداوە کە خۆم بناسێنم بە کۆمەلگای خۆمان کە خەڵکی کەرکووکی خۆشەویست من شادی ئەحمەد کەماڵ بەرەبەری چاودێری کۆمەڵایەتی ژنانم لە کەرکووک بەشێکی زۆر با بڵێن موچەی ڕیعایە هەیە خۆی لە کەرکووک معروف بە ڕیعایە تقریبا من ئێستا حاڵی حاضری 20,000 ئافرەتم هەیە کە موچەی ڕیعایە لە لای بنکەکەی من وەرەگرن ئەوانەی کە مەشغولن بە ڕیعایە 11 تەوەرمان 11 بابەتمانێ با بڵێن بێوە ژنە ئەوەی کە تەلاق دراوە ئەوەی کە کچی ئازە بە 35 ساڵ بە ماشووی نەکرد بە کچ ئازە 18 ساڵ کەوا کەس نییە بەخێوی بکەم هەتیومان هەیە کە باوکی مردوو و دایکی شووی کردووە هەمانە پیاوەکە تەلاقی نەدا و بەڵام مەسروفی ناکە مەهجورەی پێڵێن کەوا هەجری کردووە هەمانە ئسرەت نەزیری پێڵێن بە عەرەبی ئەوەش ئەوەی کە پیاوەکەی سزنە خۆی ماڵ مناڵەکەی هیچ موچەیەکیانی ئەوە مەشمولە هەماشە تەمەن 55 ساڵ بەمان بە عاجزە نەکرێ هەمان شەبوانی کە تەقریر توبیانێ لە 175 جێبێ مەشغولن بە ڕیعایە باشە بڕی چەند وەردەگرن ئەمانە بە بڕی جیاوازە چۆنە هەمویان یەک بڕ وەردەگرن بەڵێ مامۆستا ئێمە بە نسبەی ئەوانەی کە ڕیعایە تەنیا نەفەرێک بێ 125,000 وەری بێ باشە ئەوەی 2 نەفەر بێ 175 ئەوەی مەثەلەن 4 نەفەر بێ 275 300 ئەگاتە 350,000 بەڵێ باشە بەس موچەیان پێدەدرێیان لە خواردن و بەشە خۆراکیشدا ڕەچاو دەکرێن بەس موچە نییە بەشە خۆراکیان ئەدرێتێ ئەوانەی تەلەبەی کولیەشیان هەیە با بڵێن لە 150 تەخفیزاتیان بۆ کرێ پژگیرێکیان دێن لە دایرەکەی ئێمەوە بۆ کولیەکە ئەڕوا بۆ کۆلێژەکەی کەوا مناڵەکەی تایە لە 150 تەخفیزی بۆ کرێ ئەوەشی لە عدادیە لە بتەوەسێ با بڵێن لە هینا ئەوانش هەر پژگیرێکیان دێن کەمە دایکی موچەی ڕیعای هەلامان بڵێن موچەی مانگانیان ئەدرێتێ لە 50 دەستی پێکە هەتا 100 یانێوانەشی کە خوێندکارن ئەگەر دایکیان چاودێری کۆمەڵایەتیە بێ خوێندکارەکانیش وەری دەگرن بەڵێ وەرێگرن دوای ئەوە ئێمە هیچمان هەیە بۆیان قەرزمان هەیە ئەتوانن بە پێی ئەوانەی کەوا مەشمولن با بڵێن بە قەرزەکە ئەتوانن قەرزش سەحب بکەن مەشروعێکی پێدانێن حتا خۆیان پێوە بەڕێنەوە کە مەشروعێک بتوانن چۆمرێت پارێکی تیا قانزاتی بکەن ماڵ مڵانی خۆیان بەخاوم بکەن قەرزەکە تا چەندە دەڕوا یعنی تا چەندیان پێدەدەن مەبلەغەکە دیاری کراوە هەمانە بەڵێ لە 10 ملیۆنە هەمانە تا 50 ملیۆن هەمانە زیادەی زۆری دەچێتە سەر ئەتوانی بیداتەوە باشە ناچێتە سەر فایزی لەسەرانیە مەرجێکەوەیە ئەوەی کە مەشروعەکەی دانا دانەیەک لەگەڵ خۆی لە مەشروعەکە دانێت کە زەمان اجتیماعی پێڵێن لە قسمی زەمان اجتیماعیمان هەیە ناوەکەی بنووسرێ وەکو ئەوش موچەیە کە بووی بۆ ئایندە ئەتوانێت ئەوش بەکاربێنێ یاخود ئەگە تەعین بوو ئەتوانێت لە زەمان اجتیماعیە ئەو بڵێن ناوی هەبێت کە پارەکەی دراوە ئەتوانێت ئەو بۆ داهاتووی کە لە شوێنە تەعین بێ با بڵێن بە خدمە بیکڕێ و ئیزافی خدمەکەی بکرێت باشە لە سەرتاوە ماژە بۆ کردوتت 20,000 ژن خانمان بەشدارن لە لای ئێوە ئەمە تەنها لە سنووری سنتەری کەرکووک گیان کوێ دەگرێتەوە بەڵێ من سەرەتا کە مەنسەبەکەم وەرگرت لەوێنم با بڵێن کە بەرەبەری چاودێری کۆمەڵایەتی ژنان 14,000 کەس موچەی ڕیعای وەرگرت لەلای ئێمە من توانی بە خۆشحاڵی الحەمدلله کردمە 20,000 کەس کە موچەی ڕیعای وەرگن لای من ئەوانەی کە مەشمولن سنووری کەرکووک هەمووی وەرەگرێت با بڵێن دەروی هەرێم نییە هەر کەسە با بڵێن محافەزەی خۆی محافەزەی کەرکووک چەندێ دابین کراوە بۆنەکە ئەوانەی کە بڵین دانیشتووی کەرکووک بزاتن
ینی ئەگەر کەسێ نفوسی کەرکووک بێ ئەگەر کەسێ نفوسی کەرکووک بێ بەڵام لە پارێزگاکانی دیکە دابنیشێ یان لە جێگەیەکی تر دابنیشێ شمولی ئەوانە ناکە؟ نەخێر ئەبێت دانوشتی کەرکووک بێت ئێمە مامۆستام تقریبان پێش 2 مانگ 900 کەس ڕاتبی برا لە لامان دەرچوو حرەکی پتاقەی پێلێن ئەمانی کەوا پیرێژنە لای کوڕەکەی دانەشێرە کچەکەی دانەشێ لە هەرێم ڕاتبەکە سەحبەکە موچەکەی ماگانەکەی سەحبەکە لە بەغا دەرچوو ئەمە لێ دانوشتی کەرکووک نییە ئێمە توانین بە خۆشحاڵی وەلحەمدلله ئەو 900 کەسە تقریبان 850 کەسیم گەرانەوە بە پێی یاسا لەبەرێ مەشمولن گوناحن توانیم شتێ جوانیان بۆ بکەم و ڕاتبەکانیان گەڕایەوە ئەوە مەردەکەیەتی کە دانیشتوی کەرکووک بێت چون لە بەغا دەرەچێت هەرچی شێوەیەکە سەحب بکری ڕاتبەکە لە بەغا دەرەچێت لەمە دانیشتوی کەرکووک نییە. باشە خاتو شادیە ئەم ڕێژەیە ڕۆژانە زیاد دەکا خەڵکی تر پەیوەندیتان پێوە بکەن و مەرجەکانیان تێدا بێ؟ بەڵێ بەسیستە حال حاجی خۆتەزانی ڕاوەستاوە ئێمە بێت وەکو چۆن پێش و باسم کردماوەستا 14,000 کەس بوون توانیمان بەم 3 ساڵە بێتە 20,000 کەس واتە 7,000 تقریبا 6,000 کەس زیادی کردووە ئێستا گوتبەی حوتمان لە ڕێگایە بەشێکی زۆر تقریبا 10,000 ببانن مەشمولن بەریعایە هەمانشە ئەوانی کەوا ڕەفزی بۆ هاتوبەوە ئیحالەی قازیمان کڕۆ قازی موافقەت لەسەر کردوکەوە بە پێی یاسەمانە مەشمولن مستحقی ئەو ڕێعایەن تقریبا کۆی گشتی لە هەموو محافظاتی عێراقی 42,000 کەسن یعنی ئێمە بتوانین بڵین با بڵین کەرکووک ئافرەت بە 3,000 کەسمان لە ڕێگایە زیاتر بێت. باشە خاتو شادیە ینی هەوڵ هەیە بۆەوەی کە بڕەکە گۆڕانکاری تێدا بکرێ ینی زیاتر بکرێت لەگەڵ مەسروفی ڕۆژانە کە زیاکە بڕەش زیا بکرێ هیچ هەوڵێک هەیە بۆ ئەمە هیچ داواکاریەک هەیە؟ بەڵێ ئێمە بە نسبەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەستا شتی زۆر جوانی کردو ئەنی کە موچێری ئاین هەیە تەمەنیە لە 18 ساڵ بۆ 25 ساڵ لە 18 ساڵە بۆ 35 ساڵ با بڵین ڕەگەزی مێرونیە توانیە تەحویلی وزارەتی ناوخۆیان بکەن بە عەقد تەعینیانەکەن بە عەقد لە وزاری ناوخۆ بوو لە وزاری داد بوو لە وزاری پەروەردە بوو لە وزارەی ئاثار و سیاحەوانە بێت توانینە بەشێکیان زۆریان تەحویلی ئەوانە کردو کە عەقد ڕاتبی مانگانیان بتێتە سەر بەقا وەریگرن ئێستا لەو بەرنامەیان بە تەمان ئەوانەی کە مناڵەکانشیان مەثەڵەن با بڵین باوکەکە خۆی ڕاتبی رعایە کوڕەکەی مستحقە بە تەمای ئەوەش بکەنە بەرنامەیەکەوە و تەطبیقی کەن کەوا لە جیاتی باوکەکە کە موچەی رعایە هەیە کوڕەکەی تەعیین بکەن بە عەقد بە نسبەی کەمەندامیەوە دراسی لەسەر کراوە بەڵام تا ئێستا موافقەی لەسەر نەکراوە لە 175,000 بکرێتە 250,000. باشە خاتو شادی ئێوە چۆن چاودێری و کەسانە دەکەن کە شمولیان دەکا لە ڕێگەی چیەوە لیژنەتانەیە سەردانی ماڵەکانیان دەکا بۆی کە بزانن شمولیە و چاودێریە دەکەن؟ بەڵێ ئێمە دوو نوع شمولمان هەمێ شمولێکی ئەلکترۆنی پێلەن شمولێکی وەرەقی پێلەن شمول ئەلکترۆنەکە خۆتان ئەزانن ئەلکترۆنیان تەقدیمەکەن ئیستیمارەیە شمولی وەرەقەکەش لەرەی پەرلەمانتارە بێن لەرەی محافظەوە بێت تەقدیم کراوە طبعا ئەوەی کە بمان دێتەوە لە بەغا ئێمە کە تەقدیمی کردووە بۆ بەغا ئەڕوە بەغاش ئینجا هەموو ناوەکانی منێربمان بۆ حاسبە ئێمە لەیانە لوژنەمان هەیە پێلێن باحەت اجتماعی لوژنەمان هەیە ئەچێتە ماڵەکانمان بە ماڵەکە ئەگەرێ سێرەکە وەزعی مادی چۆنە و چۆن نییە بە پێی یاسا بە پێی ئەوانەی کەوا ڕێنمایەکانمان هەیە مەشمولەکردن بە ڕێعایە زۆر بەڕێز ئەوەشی بێوەژم بێت ئەبێت بەڵێ دەست خۆش ئەگەر شتێک ماوە فەرمووتوانی بیڵێ فەرموو. بەڵێ ئێمە کە بەشی چاودێری کۆمەڵاتی ژنان هەمیشە لە خزمەتیانین دەرگامان کراوەیە بۆ هەر پرسیارێک و بۆ هەر کێشەیەکیان تووشە بێ ئێمە توانی حەلیکەین بۆیان و بەبێ ئەوەی زەرەلمەند بن ئێمە لە خزمەتی ملەتەکەمانی ئینشاءڵڵا. خاتو شادی ئەحمەد کەمال بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی ژنان سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان